طبعًا بلاني برای سەرۆکی حکومەت زۆر گشتگیرە و ڕوئیایەکی استراتیژی هەیە. ئەو ڕوئیا استراتیژی ئەوەیە کەمکردنەوەی بەکارهێنانی ئاوی ژێرزەوی و بەکارهێنانی ئاوی سەرزەوی، هەروەها پڕکردنەوەی ئەو نەقسەی لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو کە لە 2014 وەکو ئاگادار بوون بۆی شەڕی داعش و قەیرانی دارایی و ئەو بابەتانە یەک لە دوای یەکە هاتووە. نەقسێکمان هەبووە، پلانەکان جێبەجێ نەکرایە، کاری لەسەر. ئەو پرۆژانێکەوە بجگە لە پرۆژەی فریاگوزاری کاری لەسەر پاسار ئاگاتان لێ بووە بامەشەوە پرۆژە ئاوی قوشتەپە ئیشی کرد. ئێستا کە لە سنووری شارۆچکەی قوشتەپەوە زیاتر لە 80 گوند و ناحیەی بیستانە 130 بیر لەوێندەش ڕاگیرایە، چونکە لە پرۆژەی ئاوی قوشتەپە ئاویان بۆ دابین دەکرێتن. پرۆژەی ئاوی گۆفتە بە چەمچەماڵمان هەیە کە بامەشێوە ئیشکارەکانی تقریبا 137 تەواو بووە و ئێستاکە بە چڕی ئیشی لێ دەکرێتن دەوەی تاکو نیهایەتی ئەو سارەکە ئینشاءالله تەواوکرێتن. ئەو پرۆژانێکە ڕاگیرا بوون لە پێشتر بودجەیان بۆ ینی دەستی پێکرد و ڕاگیرا بوو لە کابینەکانی پێشتر. پرۆژە ئاوی بارزانمان هەیە، ئێستاکەوە نزیک دەبینەوە لەوەی 100 تەواو بیتن. پرۆژە ئاوی ئاکرێمان هەیە بە هەمان شێوە 170 تەواو بووە و ژۆ لەمە کاری لەسەر ئەوە دەکرێت تاکو نیهایەتی ئەو سار تەواوکرێتن. پرۆژە ئاوی دەربەندی خانمان هەیە 160 تەواو بووە، زۆر بەسەڕی کاری تێدا دەکرێتن، ئەویش تاکو چەند مانگێشکە تەواوکرێتن. پرۆژەی ئاوی بەردەڕەشمان هەیە کە بە هەمان شێوە دەبەری بەردەڕەش ئاوی بۆ دابین دەکرێتن و موافقەی درایەوە ئێستا شوکارەکان لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆیی شوکارەکان دەکرێتن. تقریبا دەکرێت 111 تەواو بۆ پرۆژەکە. و پرۆژەی ئاوی دوکان سلێمانیمان هەیە، ئەو هەفتەیە دوای یەکلاکردنەوەی بابەتی دیزاینەکە و یەکداکردنەوەی شوێنەکان، بەشێک لە شوێنەکان و هێڵی گواست ڕێڕەوی هێڵی گواستنەوە، ئەو هەفتەیە یەکەم ئیشی ڕێخستنی شوێنەکان و پاکردنەوە و دانانی کەمپ و ئەو بابەتانە دەستی پێکردیە و ئینشاءالله لە ماوەی 1-2 مانگی داهاتوو دەبینن بەسەڕی کاری تێدا دەکرێتن.